با تەوەری دوم درێژە بە بەرنامەکەمان دەین و لەگەڵتان بەردەوامی لە تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە پەتای وەرزی دەکەین. با بزانین سەرتا پەتای وەرزی چییە، هۆکارەکانی چی، نیشانەکان چین، ئەو جیاوازی چیە کە دەکرێت لە نێوان ڤایرۆسی کۆڕۆنا و پەتای وەرزیدا دەکرێت نیشانەی لێکچوو هەبێت لە نێوان ئەم دوانەدا. کاتە ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین ئەش بە میوانداری دکتۆر محەممەد سوبحان پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوتووجێ کە بشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سڵاو لێ بێ دکتۆر، سپاس بۆی کە لە تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵماندا بەشداری. دەستپێک ئەمەوێت بزانم پەتای ڤایرۆسی چێواتە ئەو پەتای وەرزیە چێکە باز دەکرێت لە ئێستادا بڵاوە لە نێو هاوڵاتیاندا. سڵاو لێ و سڵاو لە بینەرانی نارتی. پەتای وەرزی بریتە لە هەوکردنێکی ڤایرۆسی کە تووشی ڕێڕەوی گۆندامی هێناسایە بێت کە هۆکارەکەی بریتە لە جۆری ڤایرۆسی ئەنفلۆنزای جۆری AUB. ئەمەش زیاتر لە ناوەڕاستی پاییز و سەرەتای زستانە هەڵەیادەم جۆرە پەتایە. بەڵێ کەواتە دکتۆر نیشانەکان چین بۆ منە کەسێک پەتای وەرزی گرتبێ یاخۆت ئەم پەتایی گرتبێت چۆن بزانێت بۆ منە ئەم پەتایە واتە گرفتێکی تر نیە، نیشانەکانی ئەمە چییە؟ نیشانەکانی لە ڕاستیە تێکەڵێکی زۆر هەیە لە نێوان نیشانەکانی پەتای وەرزی و نیشانەکانی کۆرۆنایە. بۆ نمونە کۆکە تا ئازاری لاشە ماسوولکەکان، کەمهێزی، کەمکردنەوەی کەمبوونەوەی تام و بۆن، داهێزرانی لاشە، سکچوون ڕشانەوە، ئەم نیشانانە کە لە کۆرۆنایە هەیە بە هەمان شێوە لە پەتای وەرزیە هەیە، بەڵام ڕادی توندەکەی زۆربەی جارەکان لە پەتای وەرزیە کەمترە، هەنێ شتی تایە بارزترە. بۆ نمونە کەسەکە زیاتر بە ئازارێکی گرێ یاخود کەسەکە قورگێشەی لەگەڵا بێت، لەگەڵ هەنێ جار ئاوی لوتیە بێت، زیاتر ئەمانەیە بێت. لە کۆرۆناش ئەکری ئەوانی تریشی هەبێ، بەڵام لە کۆرۆنایە هەنێ شتی تر هەیە زۆر بەرچاوترێ بێ. بۆ تام و بۆنەکە زیاتر لە کۆرۆنایە لەدەستەیە، لەگەڵەوەش کەمهێزیەکە و داهێزرانی لاشەکەی زیاترە لە کۆرۆنایە، تاکەی زیاترە. کۆکەکەیان تا ڕادەیەک فەرقی هەیە لە کۆرۆنایە، کۆکەکەی سەرتا وشکە، بەڵام لە پەتای وەرزیە هەندێک جار کۆکەکەی بەڵغەمی لەگەڵا بێت. لەگەڵەوەش سکچوون و ڕشانەوە لە کۆرۆنایە زیاترە وەک لە پەتای وەرزی. بەڵێ کاتە دکتۆر ئەم نیشانانەی کە تۆ ئاماژە و پێکرد دەکرێت هاوڵاتیەک ئەمانە بیکاتە پێوە بزانێت ئەمە کۆرۆنا یاخود ئەمە پەتای وەرزیە، ئایا هیچ جیاکراوەیەکی تر نییە بە منە کەسەکە خۆی بزانێت تووشی کامیان بووە؟ ڕاستێکی بۆ هاوڵاتی زۆر ناڕەحەتە بێت جایکاتەوە. ئەگەر هاتو کەسەکە نیشانەکانی بە سوشی گردەوە پێویست ناکە سەردانی هەیە پزیشک بکات، بەڵام ئەگەر هاتو نیشانەکانی بە توندی گر باش وایە سەردانی پزیشکی پسپۆر بکات، ئەوان تەنانەت جیاکردنەوەشی بۆ پزیشکانی پسپۆریش تا ڕادەیەک ناڕەحەتە، بە تایبەتی لەم کاتەیە کە زیاتر لە 5 جۆر نەخۆشی جیاوازمان هەیە، سەرمابوونمان هەیە، هەستیاریمان هەیە، پەتای وەرزیمان هەیە، هەڵامەتی یاساییمان هەیە، کۆرۆنامان هەیە. لە حالیان 4 دانە بۆ هەر 5 لەم حاڵەتانە باون و هەشن لە ناو کۆمەڵگەیە. هەریەکەیان پێناسەیەکی خۆیە، هەریەکەیان بە جۆرێک لە جۆرەکان دەتوانانی جایکیتەوە، بەڵام ئەوەی کە زۆر تێکەڵە بێ پەتای وەرزێکە و کۆرۆناکەیە، سییانەکەی تریان ئاسان جیاکرێنەوە. بەڵێ کەواتە دکتۆر هۆکارەکان چییە کە لە ئێستادا ئەم پەتای وەرزیە لە نێو حاڵەتیاندا بەربڵاوێکی زۆری بەخۆی و دابینیوە، دەکرێت هۆکارەکان بۆچی بگەڕێنینەوە؟ هەرخۆی پەتای وەرزی چالاکی ڤایرۆسەکە زیاتر لەم وەرزەیە هەیە لە ناوەڕاستی پاییز و سەرەتای زستانە، لەگەڵەوەشە کەمی خۆپارێزی بەرکەوتن لەگەڵ کەسانی توش بوو، قەرباڵقی نەبوونی هەواگۆرکێ لە شوێنە قەرباڵقەکانە، بۆ لە دامەزراوەکانە، لە قوتابخانەکانە، بەکارێنانی کەلوپەل و پێداویستی کەسانی توش بوو، دەستلێیانیان تەوقەکردن، ماچکردن، باوەشکردن بە یەک ئاکامە لە نێوان قوتابیانە زۆرە. ئەمە واکە کە لە ئێستایا زۆر بڵاوە بێتەوە. هۆکارێکی تریشی کە ئێستا زۆر بڵاوە ئەوەیە کە ماوەی 2 ساڵە لە پاییزە دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە کە زیاتر لە ملیۆنێ فێرخوازمان هەیە، بەڵام لە ئێستایا کە کراوەتەوە بەرکەوتنێکی زۆر هەیە، خۆپارێزی کە مامەوەی کردو کە ئێستا زۆر بڵاوە بێتەوە. بەڵێ ساڵانی ڕابردوو بەو نەهاوڵەتیان کوتانی ڤایرۆسی واتە پەتای وەرزیان بەکاردێنات جە پەتای وەرزی، بەڵام لە ئێستادا کە کۆرۆنادا بوونی هەیە پێویستەکات هاوڵەتیان خۆیان بکتن بەم جە پەتا یاخود لە ئێستادا ئەمە بوونی ماوە بۆ منە خەڵک خۆی بکتێت؟ بەڵێ باشترین ڕێگە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆناش و لە پەتای وەرزیش بریتە لە وەرگرتنی ڤاکسین. ئێستاش هەیە. بەڵێ لە ئێستادا کە پەتای وەرزی هەیە باز لەوە دەکرێت کە ئەمە بەهۆی ڤایرۆسەوەیە، دەبێت سوورەکەی خۆی کاتەوەتە هەفتەیەک دەڕۆژی پێ بچێت، ئەو کاتە ئەو کەسە دەتوانێت بۆ منە چارەسەر بکرێت یاخود ڕزگاری بێت لەم پەتایە.
گەربێت و ئەم کەسە چارەسەریش وەربگرێت هەر ئەبێت ئیلا ئەم ڤایرۆسە سوڕەکەی خۆی تەواو بکە؟ بەڵێ بێت ڤایرۆسەکە سوورەکەی خۆی تەواو بکە، بەڵام چارەسەریەکانە گۆڕێن بە پێی ڕادی توندی حاڵەتەکەی. چارەسەرەکان زۆربیان بۆ نیشانەکانە لەگەڵ هەنێک کەس لەو چێ هەوکردنی بەکتریاییشی لەگەڵا توش بێت لەو کاتەیە ئەبێت دژە زیندگی بەکاربێنێت. بەڵام ماوەکەیان فەرقی هەیە بۆ هەڵامەتیشی ئاسایی 3 بۆ 7 ڕۆژە خایانێت، سەرمابوون ئەو پەڕی 2 ڕۆژە خایانێت، پەتای وەرزیەکە نزیکەی 7 بۆ 14 ڕۆژە خایانێت، کۆرۆنا نزیکەی 10 بۆ 14 ڕۆژە خایانێت لە هەنێ نەخۆشە مانگ تێپەڕەکات. ماوەکانیان و درێژی نەخۆشیەکە فەرقەکات، هەنێ جار بەوەی ناسیتەوە، هەنێ جاریش بە بەرکەوتنی کەسی توشبوو یان کەسی نەخۆش کە سەردان تەکە ئازانی بۆ نە بەرکەوتوی هەبوو لەگەڵ نەخۆشێکی کۆرۆنای ئازانی کە ئەمە کۆرۆنایەتی. بەڵێ ئەمە خۆی لە خۆیدا ئەم پەتای وەرزیە ڤایرۆسیا گەربێت و ئەو کەسە ئەنتیبایۆتیک بەکاربێنێت زیانی بۆ ئەو کەسە دەبێت یاخود هیچ زیانێکی لاوکی لەسەر جەستی ئەو کەسە جێ دەهێڵێت؟ زیانەکە تێکڕای کۆمەلگا زیانی تیاکات، وایە کە لە کۆمەلگەیە بۆ نمونە ئێستا هیچ لەو عیلاجانەی کە لە کۆمەلگەیە بەرگری بەرامبەری دروست بۆ ئیسفادی لێ ناکرێ وایە هیچ بەکاربیێنی ئەمۆکسیلە لەبەری زۆر بەکارهاتوە. هەر دژە زیندگیەک زۆر بەکارهات لەلایەن کۆمەلگەوە بەرگری بەرامبەری دروستە بێت هیچ ئیسفادەیەکی نامێنێت، کامە کێشە دروستەکە لە مستەقبەلا لەو جۆرێکی بەکتریا دروست بێت کە بە هیچ کام لەو عیلاجانەی کە هەن لەو مجتەمەعە ینی ئەمە نەخۆشمان هەبووە کە زەرعەمان بۆ کردو دەرکەوتووە لە نزیکی 20 ئەنتیبایۆتیک بە یەکدانیان وەڵامی هەبووە لاشەی کە ئەمە کێشەیە بۆهی بەکارهێنانی زۆر ئەنتیبایۆتیکەوە بووە کە لە کاتێکا زەرور نەبووە، ینا بەکارهێنانی ئەنتیبایۆتیک لە کاتی پێویستیە کەسی ژیانی کەسەکە ڕزگارەکە. بەڵێ ئەوانەی کە نەشتەرگەری لەوزەتن ئەنجام دەدەن یاخود جووبیان هەیە یاخود ئەوانەی کە چارەسەری جووب وەردەگرن دەکرێت بڵێن ئەمانە ئەگەرێکی زیاتریان هەیە تووشی ئەم پەتای وەرزیە بن؟ ئەوانەی ئەتوانین بە زۆرێکی تر بێڵین بڵین ئەوانەی کە هەستیاریان هەیە، چکە و شتانی کە باست کردن هەستیاری بریتەوە لە ڕەتفعلی لاشە بەرامبەر بەو شتانی کە لە چواردۆرمانە هەیە، هەوا بێ خواردن بێیان بەرکەوتن بێت کە بەهۆیەوە سووربوونەوە ئاسان و دەردانی لینجی لەو ڕێڕەوەیە دروستەکات، چ ناو پۆشی لو دەبێت چ ناو جیوبەکان بێت چ قوڕێک بێت. ئەگەر تەنانەت نەشتەگەری لابردنی ئاڵۆکانیشی بۆ کرابێت کە کەسەکە هەستیاری هەبێت بەهۆی گۆڕانی کەشوهەواوەکە کە هەستیارەکەی بارزە بێتەوە. هەستیاریەکان ئاسانە ناسێنەوە، ینی کەسەکە چەند جارێک لە ساڵێکە ئەم شتە تووشە بێتەوە، مێژوویکی هەیە بۆ لە خێزانەکەیانە لەوە چێک کەسێکیان چ کەسێکە و شتەی هەبێت لەگەڵەوە شاکەسەکە زیاتر سەرەتا بە ئاوی لوت دەستپێکە سووربوونەوەی چاو و لوت خورانی لوتی ئەمە نیشانی هەستیاریەکەیە کە هەیەی، بەڵام ئەو کەسانی کە هەستیاریان هەیە ئەکرێ کە تونتر بیگرن. بەڵێ ئەم پەتای وەرزیە لە گەوران و لە منداڵانیشدا دووچاری ئەوە دەبن کە تووشی بن، بەڵام من ئەمێت بزانم ئایا منداڵان زیاتر معارەزم بۆ توش بوون یاخود لە گەوراندا؟ هەموو کەسێک تووشە بێت لە مناڵێکی ساوا و هەتاکو کەسێکی بەتەمەن، بەڵام ئەو منداڵی زۆر بچووک لەگەڵ کەسانی زۆر بەتەبەنە کێشەی زیاتریان بۆ تووشەکە، تووشی هەوکردنی کۆندامی هەناسەیانەکات، تووشی هەوکردنی سیەکانیانەکات. بەڵام لە کەسانێکە کە پێگەیشتون و سیستمی بەرگری لەشیان کامڵە ئەوانە ئاسانتر تێپەڕیەکەن، هەر لەبەرەوەشە کە بۆ نمونە بە مردن بە کۆرۆنا لە ئەو کەسانی کە سیستمی بەرگریان کامڵە زۆر کەمە ڕێژەکەی لە سەدایە کەمترە، بەڵام لە کەسێکە کە تەمەنی سەر و 65 ساڵ بێ ڕێژەی مردن لە جیهانیشا لە سەدای 11 تێپەڕی کردووە لەو کەسانی کە تەمەنیان زۆریان تەمەنیان زۆر کەمە. منداڵانی ژەیگرن بە هەمان شێوە و کەسانی گەورە ژەیگرن هەموو تەمەنێک پەتای وەرزیەگرێت. یەکێک لەو تەمەنانی کە زۆر پەتاکە گوازنەوە بریتە لە منداڵان لەبەرەوەی چەند ڕۆژێکی کەم تایشانە بێت تاکەیان زۆر بەرزەبێ ئەو بنەوەی گواستنەوەیان بۆ کە سوکارەکەیان تەنان لە ئێستا کۆرۆنا ژەر مناڵان زیاتری گوازنەوە بۆ کە سوکارەکەیان. بەڵێ لێرەدا بۆم نەکە منداڵێک تووشی ئەم پەتای وەرزیە دەبێت پێویستە بۆ منداڵەکە چی بکرێت؟ ئایا ئەم ڕێکارانەی کە ئەگیرێتە بێر بۆم نە کەسێک تەمەنی گەورەیە، بەڵام لە منداڵاندا پێویستە چۆن بێت؟ هەمان شت ئەنجامە درێت بۆی؟ زۆربەی ڕێکارەکان بۆ منداڵان و بۆ کەسانی گەورەش وەکو یەکە، ینی بۆ نمونە ڕێکارەکانی ئەوەیە کە کەسەکە شلەمەنی زۆر بخواتەوە، کەسەکە پشوو وەربگرێت، ئەگەر تای هەبوو چارەسەری تا وەرگرێت. دیار من مەبەستم لەو منداڵانەیە کە تەمەنیان لە خوارێک ساڵەوەیە لەو منداڵانی کە خواری یەک ساڵی گرنگترین شتەوەیە کە نەیەڵێ وشک ببنەوە، چکە وشک بوونەوە بێتەوە یەوەی کە کێشە بۆ گورچیلەکانیان دروست بکات، سیستەمی گورچیلەیان تووشە بێت
لەگەڵەوەش لەوانەیە کە گوچیلیان بۆسێت چکە لەو منداڵانی کە تەمەنیان زۆر کەمە لەوە چێ سکسون و ڕشانەوەشی لەگەڵا بێت چکە لە منداڵانە زیاتر سکسون و ڕشانەوەشی لەگەڵا بێت کامە کێشیان زیاتر بۆ دروستەکات لەبەرەوە گرنگەوەیە کە نهێڵڕێ وشک ببنەوە منداڵانە و نێڕێتیان بەرز بێتەوە. بەڵێ کاتە ئەستەمی بەرگری لەش تا چەند پەیوەندی بە ئەم پەتای وەرزیەوە هەیە لە هەمان کاتدا تاکێک چۆن بتوانێت کە بەرگری جەستەی بەرز بکاتەوە. سیستمی بەرگری لەش پەیوەندی ڕاستەوخۆیە بە تێکڕایەوە نەخۆشیانی کە تووشی ئینسانە بێت هەر کەسێ سیستمی بەرگری لەشی بەهێز بێت بە ئاسانی نەخۆشیەکان تێپەڕەکات هەر لەبەرەوەی ئەو کەسانی کە تەمەنیان کامڵە لاشەیەکی تۆکمە و باشیان هەیە تەنانەت کۆرۆناژ ئاسان تێپەڕەکەن بەڵام ئەگەر کەسێک بۆ نمونە چارەسەری شیمیایی بەکاربێنێت تەمەنی زۆر کەم بێ یان تەمەنی زۆر بێت ئەمانە هەمووی یان کەسێکی قەڵەو بێ یان نەخۆشی درێژخایانی هەبێت ئەمانە سیستمی بەرگری لەشیان لاوااسترە بۆ شەکری هەبێت لەبەرەوە ئەمانە بە قورسری گرن لەوەچێ هەندێک جار پێویستکات لە خەسخانەش داخڵ بکرێن. بەڵێ چۆن وا بکەین کە سیستمی بەرگری لەشمان بەهێز بێت نەمانی سترێس و دڵەڕاوچێ زۆر خواردنەوەی شلەمەنی خواردنەوەی میوەکان و سەوزەوات ئیسراحەت و خەوی ڕێک چکە گەر کەم خەوی هەبێت و سترێز هەبێت سیستمی بەرگری لەشدا بەزێمەوەکە ئاسان ڤایرۆسەکە زاڵەوێ بەسەر سیستمی بەرگری لەشە. بەڵێ سەرڕای ئەوەش هیچ خۆراک دەوری هەیە لەوەی کە تاکێک بۆ منەستەمی بەرگری لەشی پێبەرز بکاتەوە؟ بەڵێ خواردنەوەی سەوزەواتەکان خواردنەوەی میوەکان ڕێ خواردن ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ بەرزکردنەوەی سیستمی بەرگری لەش نەبوونی دڵەڕاوکی و سترێس. بەڵێ بۆم نەبەشێکان کە تووشیان پەتای وەرزیا بن لەوانەیە هەڵامەتەکان نەمێنێت لەوانەیە بۆم زوکچوون و ڕشانەوە بە یاخود هەر بابەتێکی تر بێ نیانمێنێت بەڵام ئەوی لێرەدا لەم کەسانەدا ئەمێنێتەوە کۆکەیە ئەم مانەوەی کۆکەیە هۆکاری چییە؟ دەکرێت ئەم کەسە ئەمە بچەسپێنێت لە مێشکی خۆیدا ئەم تووشی ئەم پەتایانە بۆ یاخود تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بووە؟ بەستەنها بە کۆکەکە ناتوانانی بڵی کە ئەمە کۆرۆنایە بەڵام کۆکە هەر خۆی بەشێکە لە ڕەتفیعلی کۆندامی هەناسە بەرامبەر بە پارێزگاریکردن لە تەسەگبوونەوەی ڕێڕەوی هەناسە کاتێک ڕێڕەوی هەناسە تەسکە بێتەوە یان شتێک دەچێتە ڕێڕەوی هەناسەوە ڕەتفیعلی ڕێڕەوی هەناسە بریتیە بێ لە کۆکە ئەو کاتە چارەسەری بەپی کۆکەکە گەر کۆکە درێژخایان بێ و تون بێتەوە باژوایە پزیشک ببینێت بەپی ڕادی تونیەکەی و بەپی جۆری کۆکەکەی هەیە بەڵغەمی لەگەڵایە یاخود لەگەڵیانە و ئایا هەناسەتونی لەگەڵایە ئەگەر ئەمانە هەریەکەیان بە جۆرێک چارەسەرەکرێن. بەڵێ لێرەدا بۆم نە کۆمەڵێک شتی باو هەیە لە نێو هاوڵاتیاندا هەر کەم تووشی پەتای وەرزی دەبێت بازەوە دەکرێت بۆم نە کوپێک شیر لەگەڵ هەنگووی ناتێکەڵی کە بیخۆم یەکسەر باش دەبیت بۆم نە بەرگریت باشە بێت ئەمانە تا چەند ڕەبتی هەیە بەم گرفتەوە؟ نەک بەرگریت باشە بێت خۆی کاتێک کە تووشی پەتایەکە بیت سوور بوونەوە وشک بوونەوە هەڵاوسانی ئەو شوێنانە دروستە بێت ڕێڕەوی هەناسە دروستە بێت لەبەرەوە کە تۆ کوپێک تەنانەت ئاوی گەرمیش خۆی گەرمیەک و شێداریەکە یا بە ڕێڕەوەکە هەست بە ئیسراحەتێک و کرانەوەیکی ڕێڕەوی هەناساکەی لەو کاتەیە کۆکەکەی کەمە بێتەوە و هەناسەشی باشترە بێت کەسەکە هەستەکە کە ئازاریشی کەمترە بێتەوە بەڵێ ئیسفادەی لێکات ئاوی گەرم بێت بەکارێنانی بۆ نمونە نەعنا بێت تێکەڵی ئاوی گەرم بکرێت یان کەمێک گەنجوین بۆ گەسانی کە شەکرایان نەبێ بکرێتە ناو ئاوی گەرمەوە وەکو قەنداغ بەکاری بێنێت یان لەگەڵ شیرە تێکەڵ بکرێت سوودی لێ بینێت. باشە بۆ نەبەشێکیان لەوانەیە ئشتهای خواردنیشان نەمێنێت بۆ نەخواردن ناخۆن بەڵام ئەبینین کە لەلایەن ئەندامانی خێزانیەوە زیاتر شۆربای بۆ ئەکرێت ئایا ئەمە گرفتەکە چارەسەر دەکات یاخود لێرەدا پێویستە چی بکرێت بۆ ئەم کەسە؟ ئەبێ هەوڵ بدرێ کەسەکە خۆی ئەگەر کەسەکە خۆی کەسێکی گەورەیە بێ خۆی هەوڵ بات کە بەردەوام شت بخوات ئەگەر چووکە گەر شت نەخوا سیستمی بەرگری زیاتر دابەزێ کە سیستمی بەرگری زیاتر دابەزی ئەو کاتە نەخۆشیەکە زیاتر زاڵە بێ بەسەریا بەڵێ زۆر ئیسفادەیە بێت چووکە گەرمیەک و شێداریەکە بە ڕێڕەوی هەناسە و لە وشبوونەوەژەی پارێزێت لەبەرەوەیە کە لە کۆنەوە لە ناو کوردەواریا و کەسانی کە پەتایان گرتووە شۆربایان پێدراوە چکە هەم لە وشبوونەوە بە ئەزمون ئەم شتیان بەکارێناوە نەک لە وەکو شتێکی علمی بێت هەم لە وشبوونەوەی پارێزی هەم شێداریە بە ڕێڕەوی هەناسیان کە سوودێکی باشیان بینیوە نەخۆشەکانی.
بەڵێ لە بەشێکیان لەوانەیە ئەمەش هۆکاری بەرگری جەستەی ئەم کەسە بێت کە پێی دەوترێت خۆت گەرم داپۆشەیە خۆت ئەبینی لەسەر جێگای پاڵەکەوێت و تەنانەت کار و چالاکی ڕۆژانەشی ناتوانێت ئەنجامدا بێگومان ئەم پرسیارانی من بۆ ئەوەیە کە ئەمانە زۆر باون لە نێوان حاڵەتیاندا ئەمانە دروستی ئەمانە زیاخۆت ڕاستی ئەمانە وەربگرین کاتە خۆ گەرم داپۆشین و تەنانەت بەشێکان لە بەرسۆپابن بەڵێ ئەویان باش نییە چونکە ئەو کەسە کە تووشی لەرزە بێ هۆکارەکەی تایە کە تووشی لەرزیەکە باش نییە بە گەرمیدا بپۆشرێت لەبەرەوە هەنێجا لەو چێت تای زیاتر بەرزکاتەوە گەرمناڵ بێ بۆ نمونە لەو چێت تووشی گەشتکەی بکات لەبەرەوە بەپی بەکارێنانی گەرمی پێ و بڕیارە درێت کە ئایا ئەم کەسە گەرمایە بێ یاخودنا چونکە لەرزینەکە ڕەتفیعلی تاکەیە لەرزینی بۆ دروستەکات بۆی کەمبوونەوەی شلەیە لە شانەکان و خانەکانی لەشان لەرزینێک دروستەکە لە کەسەکەیە چونکە تای زۆر بەرزی هەبووە لە دوای تاکەیە تووشی لەرزینیەکات لەبەرەوە گەرمدا پۆشینەکەی لە جەوی شەبێ ئاساییە بێت نە گەرمای بێنە سەرمای بێت کەسەکە بەڵێ بۆ منە کەسێک ئەم پەتای وەرزەی تێپەڕاند واتە چارەسەرکرا دەکرێت بۆ منە لە پەنای کەسێکا دابنیشەیەک ئەم پەتای وەرزەی هەیە دووبارە ئەم ئەگەری هەبێت توش بێتەوە بێگومان ئەم پرسیاری من بۆ ئەوەیە کە لە مودەیەکی کەمدا بێت بۆ منە مودەی 2 هەفتەیە بێت یاخود ئەو پەڕی مانگێک بێت دەکرێت دووبارە دووچار بێتەوە بێتەوە لە دوای 2 هەفتەوە قابلی ئەوەی هەیە کە پەتای وەرزیەکە بگرێتەوە لەبەرەوە باشترین ڕێگا بۆ خۆپارێزی بریتە لە بەکارێنانی هۆکارەکانی خۆپارێزی کاوانیش بریتین لە هێشتنەوەی دووری نێوان کەسەکان بۆ 2 مەتر تاوخانەکردن و بەرنەکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ کەسانی توش بووە و بەکارێنانی ڤاکسینەکان و خۆپارێزی بەردەوام کەواتە دکتۆر بینە سەر چارەسەریەکان یاخود پێشگیریەکان بۆ ئەوەی کە چاکێک هەر نەبێت لەم وەرزەدا خۆپارێزی لە خۆی دابکات بۆی تووشی ئەم پەتای وەرزیانە بێت بەتایبەت لە بەشێکیان زۆر توند بۆ منە ئەیگرن لێردا بەگشتی چارەسەرەکان چین ئەمە بەشێک باسمان لە بەرگری جەستە کرد بەشێک باسمان لە خۆراک کرد بەڵام بەگشتی چارەسەرەکان چین چارەسەرەکان بۆ کەسی توش بوو جیاوازە بۆ خۆپارێزیش ڕێکارەکان جیاوازن چارەسەرەکان بریتی لە وەرگرتنی پشوو یەکەم هەنگاوی چارەسەری بریتی لە وەرگرتنی پشوو ینی کەسەکە بۆ نمونە کە توش بووە پشۆکە دوو سوودی لێ بینێ یەکەم ئەوەیە کە کەسانی تر توش ناکات دوم ئەوەیە کە خۆی پشوو ئەدرێ بە لاشەی بۆی چالاکی ئەنجام نەیە دەتاوەکو لاشەی فریای ئەو بکەوێت کە بجەنگێ لەگەڵ ڤایرۆسەکەیە خواردنەوەی بڕێکی زۆر لە شلەمەنی ئەمەش بە هەمان شێوە سیستەمی بەرگری لەش بەهێزەکە بەکارێنانی ئازارشکێنەکانی وەکو پاراستۆڵ لە سەرەتایە تەنها ئەمانە بەکارێنێ بەڵام ئەگەر هاتوو کەسەکە نیشانەکانی قورس بوون بۆ نمونە کۆکەکەی زۆر بوو هیلاشی و ئازار و تاکەی زۆر بوو سکسون و ڕشانەوەی هەبوو لەگەڵی و هەناسەتونی لەگەڵا بوو کەمێزیەکەی زۆر بوو سەرێشەیەکی توندی هەبوو کۆمەڵی نیشانەکانی کە نەخۆشەکە بەرەو بەهێزی ڕۆژ لەو کاتەیە بێ سەردانی پزیشک بکات بەپێی توندی نیشانەکانی یان بەپێی پشکنینانەیە گەر پێویست بن پزیشک بۆی ئەنجام بدات بەپێی ئەوانە بڕیارە درێ کە چیتری بۆ بەکاربهێنرێت و بەکارێنانی ئەنتیبایۆتیک و دژە زیندگی لەو کاتەیە پزیشکەکە بڕیاری بۆیە کە ئایا پێویستەکە بەکاری بهێنێ یاخود بەکاری نهێنێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد سوبحان پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لوتوگێک بشێکی ڕاستەخۆ لە هەڵبجۆ لەگەڵمان بۆی سپاس بۆ زانیاریەکانت بێگومان لەگەڵتان بەردەوام